Jenna Jam. ئامانجی هەمە چەشنمەیە لە کردنەوەی پیشانگەکە لەو خاڵانی کە زۆر بەلامەوە گرنگە هێنانەوەی شبرە و ڕزگارکردنێتی لە بیرچوونەوە. سیروان ڕەوف کە ئێمە خۆمان هەر بە شبر ناسیوانە و هەموو کەسێک وایە ناسێ، کەسێکی ناسراو بوو و کارکتەرێکی فرەلایەنی هەیە، فرە ڕەهەندی هەبوو، تەنها یەک جۆر خەسڵەت و یەک جۆر کارکتەری نەبوو. بۆ نمونە ئەکتیڤیست بوو، کەسێکی زۆر چالاک بوو، بە بەردەوامی لە ناو کێشەی خەڵکا بوو، بە بەردەوامی لە ناو بازاڕ و لە ناو کێشە هەنووکەیەکانی سەردەمی خۆی ساڵی 90ەکان بوو، ئاگەی لە واقع بوو و بەهۆی ئەم ئەکتیڤیتیەوە ئەیویست کێشەکان و دیاردەکان بخاتە ڕوو. لەو کاتەیە بەپێی بۆچوونی من و لە نەوەتەکانە ئەو دیاردانە زۆربیان دیاردەی شاراوە بوون، لەوانە مەسلەی هەژاری و مەسلەی ئاوارەی، مەسلەی خەڵکی پەراوێزخرا و بەگشتی مناڵ پیر ئەوانەی کە لە سەرجادەکان کاریانە کرد. سیروان بەردەوام لەگەڵیان بوو. ئەمانە وەکو دیاردەی ئاسایی سەیرەکران لە نەوەتەکانە ببوو بە شتێکی ئاسایی، ینی کۆمەڵگە بەگشتی ویژدانی ناچۆڵا بەرامبەر بەم شتانە، هیچ هەڵوێستێکی ویژدانی دروست نابوو لەسەر ئەم دۆخە، لە بەرەوەی وەکو دۆخێکی گشتی و ئاسایی سەیرەکرا. سیروان ئەم شتانەی ڕایەشڵەکانیتەوە جارێکی تر، ئەم شتانەی ئەخستەوە سەر شانۆی ڕووداوەکان، پێوتین ئەم شتانە ئاسایی نین، ئەم ڕووداوانەوە پامێکشی هەیە لەگەڵ ئەمەیە، ئەگەر ئێمە کە لە نووسینەکانی خۆیان هەیە، ئەڵێ ئەگەر ئێمە چاوپۆشی لەمانە بکەین و هەتا خەڵکی پەراوێزخراو هەبێت لە کۆمەڵگەکەمانە، ئەبێ بە چاوەڕێی ئەوە مەکەن خەونەکەمان بێتە دی، ئەو خەونەی کە لە نەوەتەکاندا بانگەشەی بۆ کرا لە دوای قۆناغی ڕزگاریەوە بۆی کە خەونێکی کوردی هەیە بێتە دی. لەگەڵەوەشە سیروان هونەرمەند نەبوو بەو مانای ئەکادیمی کە ئێمە تێگەیشتوین، هیچ هونەری نەخوێنەوە، هیچ ئاگادارێکی لەوە نەبوو، تەنانەت خوێندنەوەشی نەبوو. ئاگادارم و بە کارەکانیەوە دیارەکە کەمێ نزیک بوو لە ئەدەبەوە، زیاتر لەو ئەدەبەشەوە نزیک بوو کە خەم و پەژارەی ڕۆژگارەکەی دۆکۆمنت کردو، یان لەبارەیەوە تێکستی بۆ نووسراوە یان قسەکراوە لەسەری، ینی ڕەبت بوو بەو هێڵەوە کە خۆی بیریە کردەوە لەسەری ڕێ. وردە وردە پەنای بردو بۆ گزارشکردن لەم شتە، پەنای بردۆتە بەر کۆمەڵێک ئامراز و کەلوپەل بۆی کە گزارش بکە، بۆی پەیامی خۆی بڵێ، گەیشتۆتە ئەم شتێکی ئێستایی بینین لێرە، لە کاتی خۆیان گەیشتۆت بە هونەرێک کە بە هونەری خۆی من حسابی بۆکەم، هونەرێکە تایبەتە بە شبر، چونکە ئەم شێوازە کارکردنە لە نەوەتەکاندا هەتا دوای سەدەی 21یش ساڵی 2000ەکان بەدواوە باو نەبووە، کەس نەیزانیەوە و ناوەندی هونەریش نەیزانیەوەکە ئەم شێوازە هەر بە هونەرمان نەئازانی. بارحاڵ لەبەرەوە شەکاتی خۆی هیچ میدیا و هیچ لایەنێک پێشەنگەکانی شبریان دۆکۆمنت نەکردووە، سەردانیان نەکردووە و چاوپێکەوتنی لەگەڵ نەکراوە، تاکە ڤیددیوەیەک کە
دۆکۆمنتەر یەکەم پیشەنگەی شبرە لە ساڵی 1992 لەلایەن کەسێکی بە هەمان شێوە خەمخۆر و چالاکوانەوە کراوە لەو کاتەیە کە ناوی حسێن جیهانیە کارەکەی بەلاوە گرنگ بۆ دۆکۆمنتی کردو ئێستا بەشێک لەو ڤیددیۆیەمان دەستکەوتوتەوە و دامان ناوەتەوەکو بەڵگە.